بینەرانی قەدرگرانی کوردستان 24 لە هەرچەیەکن سڵاوتان لێبێ خۆشحاڵم جارێکدی دێمەوە دیداری ئێوەی هێژا 44 ساڵ بەر لە ئێستا خوشک و برایانمان لە کوردانی فەیلی لەلایەن ڕژێمی پێشووی عێراق یاخود ڕژێمی پێشووتری دیکتاتۆری عێراق تووشی جینۆساید بوون بێجگە لە تاوانی جینۆسایدکردن تووشی تەسفیرکردن هەروەها ماڵوێرانی و دەربەدەری بوون بۆیە ئەمجارەی پرۆگرامی بۆ هەمووان تایبەتە بە گەنگەشەکردن لەسەر خوشک و برایانمان لە کوردانی فەیلی بزانین لە دوای پرۆسەی ئازادبوونی عێراقەوە لە 2003ەوە چارەنووسی کوردانی فەیلی لەکوێیە دەگوترێت تاوەکو ئێستا نزیک 150 خانەوادە لەژێر چادرەکانی کۆماری ئیسلامی ئێران ماونەتەوە و چارەنووسیان یەکلایی نەبووتەوە گەنگەشەی ئەم بابەتە بە میوانداری بەڕێزان پێشمەرگەی دێرین و کەسایەتی دیاری نێو کوردانی فەیلی بەڕێز سەلاح فەیلی زۆر بەخێربێی هەروەها خاتوو نازەنین مەندەلاوی پەرلەمانتاری پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەر لە کوردانی فەیلی زۆر بەخێربێن بۆ پرۆگرامی خۆتان پرۆگرامی بۆ هەمووان هەروەها بە میوانداری ژمارەیەک لە خوشک و برایانمان لە کوردانی فەیلی زۆر بەخێربێن سەرچاوانم کاک سەلاح بەخێربێی لوتفتان نواند پێم خۆشە بزانم لە دوای 2003ەوە لە دوای قۆناغی پرۆسەی ئازادکردنی عێراق کوردانی فەیلی ئێستا لە چ دۆخێکدان کەرەم کە پێشێکی سپاسی جەناب دەکەین بەرنامەت پێشکەش کردوەوە بزانم یەکەم بەرنامەی پێشتری جەنابەت زەحمەتێک کیشاوە راپۆرتێک دەربارەی کوردانی فەیلی پێشکەش هەروە ڕێزی تایبەتمان هەیە بۆ کەناڵی 24 کە توانی ئەو بەرنامەجە پێشکەش بکات زۆر مەمنونتانی وەڵی لە دوای 2003 دوای سقوطی حکوومەتی دیکتاتۆری عێراق کوردانی فەیلی بە ئومیدێکی زۆر گەورە هەستیان کرد کە سقوط دەکات حکوومەت و ئەگەنە ئامانجەکانی خۆیان و تەعویزەکرێن لە هەموو جۆرێک تەبعاً کەڵم هەموو جۆرێک یان مولک و ماڵ و ئەموال و حتا نزیک 20,000 شەهید هەیە تا ئیسەی شوونیان دیار نییە بەداخەوە حکوومەتی عێراق نەیتوانی نسبەیەکی با بڵێم 10% مەشاکلی کوردانی فەیلی هەڵ بکات تا ئێستا و ئیسەش کوردان فەیلی معاناتی زۆریان هەیە لە بەغدا حتا ئەگەر مراجعەی بەشی شەهیدان بکەن لە عێراق مراجعە یەک شەهید ممکنە 3 ساڵ بعد لە دەوائری عێراقی و ئەویش بە کۆمەڵێکی واستە و بەرتیل ئەگەر تەواوێت زۆر لە کوردان فەیلی بیزار بوون لەو مۆزوعە ئەستەن مۆزوعەکەن وازیان لێهێنا جێگە ئەوە تەعویزی دەرکردن و مەفسوولی سیاسی و دەرکردنیان لە خوێندن و لەو شتانە ئەمە هەمووی تەعویز نەکراون تا ئێستا و محکمەیەکیان دروست کرد بوو نزاعاتی مولکی ئەویش تا ئێستا وازم 80% مشکلەکەیان حەل نەکراوە و ئەملاکیان هیچ تا وزارەی دارایی فروشتێتی بە زۆری خەڵکاتی خۆی دارایی عێراق و ئیسەش ئەو مەشاکلە حەل نەکراوە تا ئێستا بەس کوردانی فەیلی بە شێوەیەکی گشتی ئومیدیان نییە حکوومەتی عێراق مەشاکلیان حەل بکات ئومێدێکتانەوە بە حکوومەتی عێراق ئومید نییە بە حکوومەتی عێراق مشکلەکە ئومیدی ئەسڵی هەمووی کوردێک نەبەس کوردی فەیلی بە حکوومەتی هرێمە بە تایبەت جەنابی سەرۆک بەرزانی کە ئێمە وەکو کوردی فەیلی بە باوکی کورد ئەیبینین و ئەو جەنابی سەرۆک بەرزانیت کرد دەگوترێت زۆر جاران لە هەر بۆنەیەک کە یاد و یادەوەری تاڵ بێ لەسەر ئەو تاوانانەی کە پێشووتر بەرامبەر بە کورد کراوە جا لە مەسەلەی ئەنفال کیمیاباران دەگوترێت سەرۆک مەسعود بارزانی پێشوەختە ناوی فەیلیەکان دەهێنێ ڕاستەوە 100% سەرۆک بەرزانی دامن پێش ئەوەش باسی بەرزانیەکان بکە کە هەمووی خزم و عائلەی خۆی بوونە باسی فەیلەکانەکە و بە سەراحەتیش ئەوەل ئەنفال کە کرا ڕاستە لە کوردستان زۆر زۆڵم و زار کە بەس ئەنفالێکی گەورە لە پێشەوە لە کوردانی فەیلی کراوە دوای لە بەرزانیەکان و ئەنفالە گەورە دوای کرا لە ساڵانی 1970 لە کوردستان بە شێوەیەکی ئام ئێمە زۆر مەمنوی سەرۆک بەرزانین کە گەورەترین کۆنفرانس بۆ ئێمەی کرد پارەکە ئەم کاتانە بە هەرمانگە ڕەمەزان بوو دوای ڕەمەزان بوو کۆمەڵێک بریار و ئەو کۆنفرانسە زۆر گەورە بوو لە 50-60 مامۆستای زانکۆ ئەمانە مشارەکەیان کرد چەندین نامێ ماجستێر و دکتۆرەزەوە الحەمدلله شکراوانە چاپ کراون و ئەمە بوو میژوو دەمێنێت کە یەکیم جارە بەو شێوە کۆنفرانس بکرێت
دوای 44 ساڵ لە دەرکردنی کولوفە دوای سقوطی حکوومەتی عێراق دوای باڵێن 23 ساڵ لە حکوومەتی تازای عێراق نەتوانڕە وها شتێک بۆ کوردی فەیلێ بکرێت. دەستخۆش نازانین خان دەگوترێ پارتی دیموکراتی کوردستان کە دامەزرا لە ماڵی فەیلێک دامەزرا لە بەغدا یەکەمین سکرتێری پارتی دیموکراتی کوردستانیش وەکو هێزی یەکەم و هێزی کاریگەر لە هەرێمی کوردستان حەبیب فەیلی و ئێستا کوردانی فەیلی با ئەوەشم لە یاد نەچێ دەڵێن کوردانی فەیلی خەریکی بازرگانی کردن بوون لە بەغداد لە شارەکانی دیکەی عێراق دەڵێ کۆنتترۆلی بازارەکانیان کردبوو بازرگانیان زۆر بوو دەڵێ کە کاسبیان دەکرد پارەیان کۆ دەکردەوە دەیان نرد بۆ شۆڕشی ئەیلول بۆ شۆڕشی بزاوی ڕزگاری خوازی کوردستانی بە سەرۆکایەتی نەمر مستەفا بارزانی ئێستا هەمان ئەو دڵسۆزیەتە ئەو ڕۆحێتە لەناو کوردانی فەیلی ماوە بۆ کوردستان بۆ دۆزی ڕەوای کورد کەرەم کە سوپاس کاکسەهی سوپاسی قەنالی 24 بژێت ئەکەین بەڕاستی ئەو پرسیارە جەنابەت کرد پرسیارکی زۆر گرنگە کوردی فەیلی هەر ئەو هەستەیە کە ئەو وەختانە بوو تا ئێستا ئەو هەستەیە ماوە ڕاستە هەندی زروف هاتە پێشەوە بتوانێت ئەو هەستەیە تۆزی ناڵم کزی کاتەوە بەڵام لاوازی بکات ئەوەیە زروفی ژیانی کوردی فەیلی حالیان لە بەغدا بێ لە هەر شوێنێکی تر ببێ ئەو زروفە نییە کە یەکێکی تر ژیانی بڕێوە دەبات کوردی فەیلی کە لە بەغدا 2003 هەمووی هاتم برەوە پێش کە ئیش بکەن لەناو لقەکانی حزب ئەو ئیش بکەن کوردایەتی بکەن ئەو تموحە و ئەو هەستیانە هەبوو ئەوەی کە بوو بەڵام بەداخەوە هەندێکی بەرامجێکی لاواز دروست کرا پێش کوردانی فەیلی ئەو شتانە تۆزی ڕەدی فعلێکی دروستە کرد لە ناو کوردانی فەیلیکی ڕەدە فعلێکی معنەوی زیاترە چونکە ئەو شعورەیانە هەبوو کەوانە لەناو ژێردەسەڵاتی بەغدان حالیان شەور لە ژێردەسەڵاتی بەغدان ئەو ئیشانە دەیانەوەی بۆیان بکرێت دەسەڵاتی کوردستان نییە هەرێم نییە بۆیان بکات ئەوانش لەو شتە مشکلیان هەیە بەڕاستی مشکلێکی گەورەیان هەیە یەک ئەوەی کە سەلاح باسی ئەکرد کە حقوقیان و کە ماڵ و ماتولیان و هەمووی ڕۆشتووە و ناگەڕێتەوە ڕاستە و زۆر زۆر ئاسان زۆر قورسیشە و زۆر ئاسان نییە چونکە قەرارە زۆر دەرچوو لە دوای 2003 یەکێکیان قەراری محکەمەی جیناییە کە جونیسایدی کوردی فەیلیە دوای ئەوە قەراری مەجلیسی وزەرا دەرچوو تەثبیتی ئەو قەرارەی کرد و وتی لەسەری ئیش بکرێت و لە 2010 بڕوا بکەم ئەوە بوو کە ئەو حیفە لەسەر کوردی فەیلی بووە لا برێت دوای ئەوەیشە قەراری پەرلەمانیش دەرچوو بەڵام بەداخەوە ئەو قەراراتە هەمووی لەسەر ڕەفە ئیشی پێ نەکراوە چونکە ئیرادێکی فعلی نییە ئیرادێکی نییە لەناو حکوومەتی بەغداد ئەو قەراراتە بەڕێوە بچێت زۆر ئاسانیە کوردی فەیلیش بەداخەوە زۆر لیان مەسەلە دێنە گۆردستان کە من دوای 2003 باسەکەم بمبورە ئێستا ئەوەی لە بەردەستمدا هەیە بڕیاری ژمارە 10 لە ساڵی 2005 دادگای تاوان هەروەها مەراسیمی ئەنجومەنی وەزیران ژمارە 426 لە 2010 باش ئەوانە تاوەکو ئێستا هیچی جێبەجێ نەکران بۆ قەرەبووکردنەوەی فەیلیان ئەخر زانی پێویستە خەڵک بزانێ کوردانی فەیلی ئەو کاتێک کە تەسفیر کران کە دەربەدەرکران لە وڵات لە ئێران پێیان دەگوترا عێراقی لە عێراقیش پێیان دەگوترا ئێرانی یعنی تاوەکو ئێستا لە دوای 2003ەوە نێزیک سەر و 20 ساڵە تاوەکو ئێستا حکوومەتی عێراق نەیتوانی قەرەبووی کوردانی فەیلی بکاتەوە باشە ئێوە لەمە دووە هەڵوێستان چی دەبێ وەکو فەیلیەکان پێم خۆشە ڕاشکاو بن ئاسان نییە قەرەبوونیان چونکە ئەو ماڵ و ماڵتۆ لە فرۆشراوە لە وزارەی مالیەوە بە 3-4 دەست فرۆشراوە ئێستا کە ئەچێت ئەو کوردی فەیلیە کە دێت معاملێکی زۆر دوور و درێژی دەیەوە لە ناو دەوائری عێراقی کە بتوانی ئیسبات بکە خۆی
خب دەمێ بزانم کاک سەلاحیش باسی بکرد مەبەستان چێ کە فرۆشراوە ئەو مامەڵانە يعني مثلا ئێستا وزارەی مالیە مڵکەکانیان وەرەگرت خستیان مزایدات فرۆشی بە خەڵقیش فرۆشتی هەیە نەفەریسە دەفرۆشتن بە دوای چووە مڵکەکانتان يعني ئێستا ئەو ئاسان نییە ئەو ماڵە بگەڕێتەوە ئەبێ قەرەبوون بکرێت حکوومەتیشە ئەوەی نییە يعني ئەو هینای ئێرادەی نییە پارە بداتەوە خەڵقەکە کە وەری بگران ئەگەریش دەکرێت بە صفاتی شخصیەوەی کاک سەلاح باسیە کرد بە بەرتیلۆ بە صفەی شخصی و بە عیلاقاتی و بە واستەکی زۆر دۆر و درێژ ئەتوانی و زۆر کەم يعني لە دەهەیان نەفەر زۆر عەدەدەکەیان کەمە بەڵا بە سوورەتی عام بە شیوەیەکی عام بەڕاستی زۆر زەحمەتە داواکاریەکە ئەوەی لوژنەیەکی خاص دروست بکرێت لە مەجلیسی وەزارە لوژنەیەکی خاص بەس بۆ ئیشە بتوانی ئاسانکاری بکە ئەو لوژنە دروست ناکرێت چونکە ئەزانن ئەو ئیشە ئەگەر دروست بکرێت زۆر لە مڵکەکان بەڕاستی ئێستا ئەوەی تایە سیاسین تایەن مڵکەکانی ئەوەی نە خەڵقی وەرەگرتەوەی سیاسیەکانی موجودن حالیان لە ناو بەغدادن لە ناو ئەو مڵکانە ئەوانەیش رازی نیەن ئەوانەیش رازی نین ئەو مڵکانە بگەڕێتەوە کاک سەلاح هەڵوێستی داهاتوتان چی دەبێ تاوەکو ئێستا حکوومەتی عێراق نەیتوانیوە قەرەبووی ئێوە بکاتەوە وە کوردانی فەیلی لە کاتێکدا ئێوە ئازاری زۆرتان چەشتووە بە درێژایی ئەو دیرۆکە هەمووی بەڵگەکان دیکۆمنتەکان هەمووی هەیە لە دادگاکان چەندین جار سەرمێنراوە کە کوردانی فەیلی زوڵمیان لێکراوە دەتانەوێ هەڵوێستی ئایندەتان چی بێ ئایا لەڕێی سەرکردایەتی سیاسی کوردستانەوە دەتانەوێ ئەوان پشتیوانتان بێ یا هەنگاوی دیکە دەهاوێژن وڵی لە پێشە باس بکەم خۆم یەک لەوانە کە دەرکراوم ساڵی هەشتاوە هەل لە ساری هەشتاش بوومە پێشمەوە ئەو زۆڵمەل بەسەرکراوە خۆم تیا بوومە مۆزوعات باسی ئەنفالت کرد لە هەموو ئەنفالەکان بوومە ئەم ئەنفالی فەیلیان و ئەنفالی ئەوەی کە لە کوردستان بە عام کرا و کاتە پێشمەرگەوەین منی سقێکم نییە بە حکوومەتی عێراق نام حکوومەتە و حکوومەکانی تریش بێن سقم پێ نییە و بەڕێی من ئەگەر لێرە دەستگایك دروست بکرێت دەستگایکی ڕسمی بتوانانی هەموو گیر و گرفتەکانی کوردی فێلی بێتە ئەو دەستگا جگە ئەوە ئامارێکی تایبەت بکرێ ینی ئەو دقیق بێت بۆ ئەو شەهیدەکانی کوردی فێلی کین و کرد معلومات چۆن ئیستا نە ئاماری دقیق نە ناویان کاملە نە شتێک ئەتوانێت ئەو کاتە ئەلانی بکەیت بانگەشت بکەیت کی کوڕی شەهید وەشتی بوو هەموو ناوەکان بێت لێرە لەگەڵ مستەمسەکات و ناو و معلومات و وێنەی تیا بێت لە عینە کاتیش ئامارێک بۆ ئەو ئەملاکانە کە دایگیر کراوە لەلای حکوومەتی عێراق و هەروەها بۆ ئەوانەیە کە لە دەوام یا بڵێن لە مۆزەف و نوشت بوونە دەرکراون و هەموو گیر و گرفتەکانی کوردی لەو سنتەرە لە عینی کاتیش هەیئێکی یاسایی لەو سنتەرە بێت کە بتوانێت بە کۆمەڵ بەرگری لە کارەکانی کوردی فەیلی بکەن نە بە تاک بە تاک ئەڕۆین بەتانێت کۆدەنجێشی یاسایی دروست بە تاک تۆ باسی یەک نەفەر و دو نەفەر و سی نەفەر بکەیت ئەبێ هەر بەرتیل و شت و ئەمانە بدەین بەس ئەگەر لەنەو ئەو سنتەرە دەستگایکی یاسایی هەبوو بتوانن وەکو مەسائلێکی یاسایی و قانونی و پێم یان بە قەنەعەتم ئەگەر هەرێمی کوردستان نەکا کەس بۆمان ئەو شتە دەستخۆش بێ نازانین ئێستا دێم وڵای جەنابەت باسی کێشەی ناسنامەی فەیلەکان دەکەین بەڵام پێم خۆشە میوانانی هێژان بەشدار بن ئەگەر پرسیارێک یان سەرنجێکیانە بێ کەرم کەن کێ پرسیاریە فەرمون ئێستا دێمە لای جەنابیش فەرموو وقت دانەوە خێر یە تۆش بەخێر حقیقەت يعني ئێمە ئینە دووە يعني فرسەتی گەرەی خۆمان قسە بکەی من مشاکلمان ئەگەر تیشتی داشتی من داوا بکەی من حقیقەتی ما يعني فرەت شتەلی دیری من داوا بکەی من بس يعني لە بدایە یەکی يعني زۆر هەنە مهمە لای خۆمان يعني پەیکەر هین شەهید کورد فەیلی داواکەی من لە حکوومەت هەریم لێرە بکەنێ چونکە لە بەغدا يعني پێکەرکردنە بۆ شەهید کوردە فەیلی لە سلێمانیە کردنە لە کوتیش کردایە لە کوتیشەیە ئێمەشە يعني یە چەند ساڵێکە داواکەی من تا ئێستا نەکردیاگا يعني ئەوە ڕوبەڕووی نازانین خانی دەکەینەوە پرسیارە لەبەرەوەی نوێنەرتان بووە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق نازانین خان دەبێت جوابی ئەو پرسیارە بدەیت يعني داواکەی من يعني چیشتیشە يعني خۆی سەخت نییە لە من حکوومەی کوردستان چیشتی نییە بەس ئەبە شوونی گەرەمان بکەن ئەگەر هەیە ئێمە توێنین بکەین يعني حتا ئەگەر يعني پارەی لە خۆمان گردەوە بکەین من هەم مشکل نییە دەستخۆش پەیامەکەت گەیشت پرسیاری کرد نییە سپاس دەستخۆش فەرموو قوربان زۆر سپاس کاک سەهێن سپاس بۆ جەنابتان بەخێر بێن بۆ کەناڵی کەیبیشوار بەڕاستی من لێرەیە باسی ئەوەی یەکەم کە پیشنیاری جەنابی سەرۆک لە کۆنفرانسی جینۆساید کوردە فێلی کە پێش ساڵی بوو
جنابی سەرۆک بەسپاسەوە باسی ئەوەی کرد پێشنیاری کرد کە دەستگای تایبەتی بێ بۆ کوردانی فەیلی ئەو دەستگایە کیشەکانی کوردانی فەیلی تەواو بکە بەڕاستی ئەوە ساڵیگە نزیکەی ساڵیگە تا ئێستا ئەو هەنە نەبوو ئەو دەستگایە بەڵام وەکو معلوماتمان هەیە کە ئەو دەستگایە بەرەو ئەوە چوو ئەکادیمی بێ یعنی هەندی مامۆستایان و هەندی بحوث و بەڕاستی کیشەکانی کوردانی فەیلی لە بحوث و ئەکادیمی هەرچەند ئەوەیش گرنگە ناڵێن بەڵام کیشەکانی کوردانی فەیلی لە بەغدایە ئەو دەستگایە ئەبێ ببێ تەکیدم جەنابی سەرۆکیش کە مەقسەدی ئەوە بوو کە ئەو دەستگایە سفەتی ڕسمیک هەبوو فەرمیک هەبوو ئەگەر ببێ مەسەڵەن لە مەکتەبی جەنابی بەرای گەورە کە خەمخۆری کوردانی فەیلیە و جەنابی مەسەڵەن وەکو مەکتەبێک عایدی برای گەورە بوو سفەتی فەرمی بوو کە بڕۆ بۆ بەغدا دانیشی لەگەڵ سەرۆک وەزیران دانیشی لەگەڵ پەرلەمان دانیشی لەگەڵ ئەو دەستگاکانە کە شەهیدانە سوجەناە باسی ئەوەی 12,000 گەنج فەیلیمان هەیە تا ئیسە نازانیم یعنی جیگایکان لە کووە تا ئیسە هەنیان نەکردووە کە دەریان بزانیم سەدام چیان پیان کرد لەسەر ئەوەی مە داوامان ئەوەیە کە جەنابی برای گەورە ئەو دەستگایە بکەیەگە وەکو مەکتەبێک عایدی خۆی یان حکوومەت بوو تاکو ئەو طبعا دعمی معنەوی و مالیش هەیە بۆ ئەوە بتوانی حرەکەت بکەیە لەسەر ئەو هەنا لە بەغدایش و لێریشە لە کوردستانیش هەندی ئیش هەیە بەڕاستی ئەبی حکوومەتی هەریمیش جیبەجی بکەیت دەسپامی تۆشگەیش دواتر دێمە لای ئێوە نازانین خان بەڕێزیان پرسیارێکیان کرد کە تاوەکو ئێستا پەیکەرێک نەکراوە لە هەرێمی کوردستان بە تایبەتی بە دیاریکراوی لە ناو شاری هەولێر بۆ نەکراوە خۆ تۆ نوێنەری کوردانی فەیلی بووی لە پەرلەمانی عێراق با هێندە دەسەڵاتت هەبووە توانیتە داواکاریت هەبێ بۆ نەکراوە پەیکەرە دەزانی باش تێکرد بەبیر بێنمەوە جوو زۆری بەسەر هاتووە لە ڕابردوو ئێستا بۆ پرسی بەلۆبیکردنی جوو نەوەی نوێیان ساڵانە وەکو گەشتێک دەیبەنە ئەو شوێنانەی کە هۆلۆکۆستی لێ ڕوودا بۆ نمونە سەربازگەی ئاوشفیس لە پۆڵەندا یان ئەو سەربازگانەی دیکە کە جووەکانی لێ ئەزیەت دراوە لە ئەڵمانیا لە لیتوانیا لە لاتیڤیا زانی بۆ لۆبیکردنی خۆیان خەڵک دەنێرن بۆی ئەو دیرۆکە بەردەوام بمێنێتەوە لە هزری نەوەیان بۆ کوردانی فەیلی کەمان مەسەر نهاتووە بۆ پەیکەرێک نەبێت لە هەولێر ئەوەش دەکرێت چونکە بەڕاستی ئەکید لە یان مۆزەخانەیەک تایبەت بە فەیلەکان حکوومەتی کوردستان ئەکید ممانعینی لەسەر ئەو مەوزوع بکرێت ئێمە زۆر جار کە شخصیات بێ و کە منەظەماتی کۆمەڵگای مەدەنی بێ داوای ئەو شتانە کردووە ئەو جاریش هەیە یعنی بڕواکەم جارێکیش عەرزێکیان بۆ ئێمەیاندا بیر کرد بەڵام دوای ئەوە نازانم ئشکالاتێکی مەشاکلێکی لەسەر هات و نەکرا حکوومەتی هەرێمی کوردستان زەوی تەرخان کردووە تەرخان نەکرد وتیان تەرخانەکەین یعنی ئەو شتە هەیە بەڵام دوای ئەوە هەندێک ئشکالاتێک دروست بوو نازانم بەڕاستی تاکوێ گەشت بەڵام ئەو دەستگایە کە مامۆستا سوبحی پێ ئەڵێ ئەو دەستگا دروست برێ بڕاکە ئەو دەستگایە ئەو هینەش لەلایە یعنی ئەویش ئەو نەسبە دروست بکات ئەوەش دروست بکات یەکێک لە ئەو ئیشەکانیە کە ئەو شتە مادەم بۆ کوردی فەیلیە کات ئەکید ئەو نەوعی جەنابی وتی کاک سادق کە نەسبێک دروست بکات بڕوا بکەم هینێکی شوێنێکی ثەقافیەکی عام بۆ کوردی فەیلی دروست بکرێت تا بتوانن مەراسیمی خۆیان ئیشی خۆیان لە ناوی بکەن زۆر کەلتوری کوردی فەیلی هەندێکی جیاوازیکی هەیە لە ناو هەولێر جێگایك دەیانەوەی بەڕاستی لە ناوێ ئەو کوردی فەیلیەک بتوانن کللتوری خۆیان بەڕێوە ببن هەندی علاقاتێکیان دروست بکەن لە ناوی شتێکی بێت کوب بنەوە لە ناوی ئەو زۆر مهمە ئەو یەکێ لە ئیشەکانە کە دەستگاکە بێ دروستی بکەن بەڕاستی باسی ناسنامەمان کرد ئێستا کێشەی ناسنامەی کوردانی فەیلی بەچی گەیشتووە ئایا وەکو پێویست چارەسەر کراوە حەزەکەی کاک سەلاح وەڵام بداتەوە والله مشكلة ناسنامة طبعا لبيشو زور جرفتي هبو زور إيسا بحكمي أو ناسنامة هن بيا أو بابلن باري شهرستاني أو كبلن نجتماني كارتي نجتماني أو بيا تقريبا بشيلو مشكلة كان حل كرا بس خوي روتيني
داري نفوس زورة يعني أوي كبروات أبي لبيش بربو داري نفوس تقديمي تقريبا دعوة لحوت پشت دەکۆڵنەوە عريزيك بنوسي کارتی نیشتیمانی لە حوت پشت شەش پشت دەکۆڵێتەوە پێم کێشەتان هەیە وایە ئەوە کێشەمانەیە یەکی کیشەکە چیا لە پێشەوە کە پێشکەشەکە عریزێک پێشکەشەکە کە نفوسەکان ناسنامەکان هەمووی تەرقین کراوە سجلەکان ئەبێ دوای ئەوە موافقەت بکەن کە تەرقینەکان ڕەفع بکرێت تەرقینەکان لا بدرێ بڕۆ سجلەکان بێنە سجلەکان لە ئەمباری ترنام لە بەلەدیات لەکوێ دوای سجلەکان سێرەکە دەمووی تێک چووە وەڵام مدەتێک ئەبێ مانگی دو مانگ سەبر کە سجلەکان چاک بکەنەوە دوای چاکردنی سجلەکان ئەو کاتە نفوس و جنسیە بوو ئیسا ئەو کاتە ئەبێتە ئەو کارتی نیشتمانیە یعنی گرفت قدیم زۆر بوو ئیستا تۆزی کەمتر بووە چاکە بوو ناسباشترانە بەس یەک مشکل هەیە ئەوانەی کە لە دایکبوونی ئێران بوون و ئاوەرە بوون ئەوانە تۆزی گرفتیان هەیە مەسەلەی موالیدی ئەخر موالیدەکانن کە نووسن بە تاریخی ئێرانی نووسراوە لێرە چۆن بیکەن بە عێراقی و تۆزێک گرفتێکی تایە چەند تەسیرەکان زۆربەی مناڵەکان یا ئەو گەنجانە کە کاتی خۆی منداڵ لە ئێران دایک بوون ئێستا سێرەکەت لەگەڵ وڵاتەی تازەیە کە 2 مانگی فەرقە یا 6 مانگی فەرقە لە حسابات هەڵە دەرەچێت تاوان ئەوەی شەر هەیە یعنی ئەو دقیقەکان نازانین خان باز لەوە دەکرێت نێزیک 150 خانەوادەی فەیلی ئێستاش لە کۆماری ئیسلامی ئێران ماون لە کەمپەکان یان لە ژێر چادر دەڵێن هەر وەکو جاران بە هەمان شێوەکە چۆن دەربەدەرکراون لە عێراق چیتان کردو بۆ گەڕانەوەی ئەو خانەوادانە هیچ هەنگاوێکتان هاویشتووە مشکلەکە ئەوەی کە سەلاح باسیە کرد مشکلەی ناسنامەکەیە تا ئێستا ناسنامەی کوردی فێلی لە شوعبەی ئەجانبە لەناو دایرەی جنسیە ئەمەش لە شوعبەی ئەجانب معناتە بە عێراقی حساب نەکراون ئەبش دەیەوێ ئیشەکە ئاسان نییە لە شوعبەی ئەجانب دەریەکەی بێنێتە سەرەوە بە شوعبەی عێراقین کە تعاملی معاملەی عێراقی لەگەڵیان بکرێ ئەوش چی دەیانەوێ هەموو ئەوەی جەنابەت وتت جنسیەک باوک و باپیر و ئەوەی بەدەست ناکەوێ بەڕاستی زۆر زەحمەتە ئەوش ئەو لە مخەیەماتن لە ئێران بەڕاستیەوە وەزعێکیان زۆر وەزعێکی خراپە پیان ناکرێ بگەڕنەوە کردوون لە نێزیکەوە هەندێک من نەرایەتی ئەوە سەردانی کردوون خەڵک چوە نا بەڕێگەی حزبەوە حزبی بەڕێگەی پارتیۆ ڕۆشتن بەڕێگەی پارلەمانەوە ڕۆشتن بەڕێگەی پەرلەمانی کوردستانە مەجموعات چوونە بینوێنە وەزعەکەیان بینیوە وەزعێکیان باش نییە تا ئێستا ناسنامەکەیان ناسنامەی بڕاکەم سەوزە نازەم زەردە شتێکی وەیان کارتی سەوزیان هەیە تعامل لەگەڵان تعاملی مواطنێکی احتیاجی ناکرێ لەگەڵیان ئیشکردنیان زەحمەتە تعینیان زەحمەتە خوێندنیان زەحمەتە ئاسانیە بەڵام هاتنەکەیانیش ئاسانیە هاتنیان زەحمەتە یعنی زۆربیان فەقیر حاڵن یان ئەو دەرا پارۆشتیانە نییە بێن سەرفیکان تا بتوانن ناسنامەیەک دەربکەن چونکە ئیجراعەتێکی زۆر دوور و درێژە ئیجراعەتێکی زۆر قوڵە پیان ناکرێت کە دێنەوە ئەوەندێ ئەیبینە وەزعەکەیان ساعب گەڕنەوە هیچ پیان ناکرێت هیچ بکەن فەو مشکلەکە تا ئێستا بەڕاستی ماوە و ئەبێ ئێرادێکی فعلی هەبێ بەڕاستی ئیش بۆیان بکرێ هەن ئەوە نییە وەڵا قەرار دەرچوو بڕۆ قەرارەکە لەسەری بڕوە کی بڕواتە دوای ئەگەر حکوومەت خۆی لە دوای نەڕوات متابعی نەکات و نەکات و قەراراتەکانی جێبەجێ نەکات ئەوە چۆن ئەتوانی بێتەوە ئەو قەراراتە خۆی بەدەستی خۆی ئەبێ قەرار بووات بچێتە دایرەکان دایرە بڵێ کاکە ئەو قەرارەم هەیە دایرە ئەڵێ وەڵاهی قەرار بۆمان نەهاتووە چونکە تەفعیل نەکراوە مەسەلەکە ئەوەیە تەوجیه نەکراوە بۆ دایرەکانی حکوومەت کە ئەو قەرارانە لە مەجلیسی وزارات دەرەچێت لە پەرلەمان دەرچووە یان لە هەر شوێنێک دەربچێت تەفعیل بکرێت مع الأسف یعنی ئەو شتە مشکلێکی گەورەیە هیچ زۆربەی دایرەکانی ئەوەی بڵێ ئیشی کوردانی فێری لەیانە قەرارەکان لەلایەن تەفعیل نەکراوە بەداخەوە کاک سەلاح لە هەرێمی کوردستان دواتر دێمەوە خزمەت ئێوەش بۆ بەشداری کردن لە هەرێمی کوردستان دەتوانین بڵێن لە ناوچەی گەرمیان خانەقین جەلەولا کفری هەمووی کوردانی فەیلین هەتا بەنێوبانگن هەندێک لە عەشیرەتە گەورەکانی قەرەلووسیە زۆرن مەندێلی کورد بچینە بەغدا زۆرینەی گەڕەکانی بەغدا کوردانی فەیلی جێنشینن ئەوە مەدینەی سەدر شاری سەدر ڕێژەیەکی زۆر کوردی فەیلیتە شۆری جا ئەگەر هەڵم جەمیلە کیفاح بازاری خۆم چوومەتە بازاری شۆریجە هەمووی فەیلین تاوەکو ئێستاش هەمووی دوکاندارەکان زۆرینیان فەیلین دەمەوێت لەو سۆنگەوە پرسیاری ئەوە بکەم وەکو پێویست بەشدارن لە پرۆسەی سیاسی عێراقی لە عەمەلی سیاسی عێراق یان بەڕاستی فەرامۆش کراون کوردل فەیلی ئەگەر
پێش ئەوەی با بڵێن سەدام بڕۆخێتە ئەوانە دائەمەن بەشدار بوونە لە هەموو حزبە نیشتمانی پەروەرەکان بە تایبەتی ئەوانەی ئۆپۆزیسیۆنی سەدام نە باسی قەدیمەکەم یعنی لە شەستەکان و لە پەنجاکان و ئەمانە بەتاکید لە هەر بۆ وەبی لێنانەوە باسی ئەومان کرد کە لە دەستپێشی دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان بە هەمان شێوە لە دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە دەستەی دامەزرێنەران دوو کەسی فەیدی تێدایە. بەڵێ مراد و ڕەزاق. بەڵێ فەرموو. دەوری زۆریان بوو لە بەتایبەتی لە مەسئلەی کوردەوە کاتە دەوری پارتی بوو لە شەستەکان و پەنجەکان و وەکو جەنابەت فەرموویت هەتا کۆنگرەکان ئەماڵە کوردەفەیلەکان کرابوو لە بەغدا و بەشێکیشی شیوعی بوون ئەو کاتە ئەو دوو حزبە دوای هەبوو و لە قیادێ هەردوو حزبەکە دەوری ئەساسیان زیاتر پرۆسەی سیاسی ئێستای عێراق مەقسەدم ئەوەیە ئێستایشە لە پرۆسەی فەیلەکان توانیویانە بەشدار بن لە پرۆسەی سیاسی لە بڕیاری چارەنووساز لە بڕیاری سیاسی بەشدار بوون بەداخەوە لە طبعاً ئەوەی لە عێراق حەسمە یعنی ئەحزابانی عێراقی حەسمە ئەوەی شیعەیە و ئەوە سونیە و واقعی کوردە یعنی ئیتر شتی ترێن نیە کوردەی فەیلی ئەوە گەر هەبن لە بەغدا هیچ دەورێکیان نییە بە شێوەیەکی سیاسی. کوردانی فەیلی پێڕەوانی مەزهەبی شیعان بۆ دەبێ ئێوە فرامۆش بکەن وەڵڵاهی ئەوانەی لە شیعە نزیکم شیعان بۆ دەبێ ئێوە فرامۆش بکەن بەس لەبەرەوەی کورد بوونە وەڵڵا بۆ ئەوەیە هەنە فەرموو چونکەم لەناو پرۆسی سیاسیەکە بوو ماوەیەک شیعە سەیری کوردی فەیلی بە شیعە ناکە بە کورد لە کاتێکدا شیعەشن بە کورد سەیریەکە بەس کاتی انتخاباتە بێ و شتێکە بێ ئێوە شیعان و وەرن و لەگەڵ ئێبە هینە بەڵام کە نەزرەی ئەوان زۆر هەیە لەگەڵیان بوونە کە کوردی فەیلی بوونە بەڵام ناگانە منسبێک ناگانە شتێک چونکە شیعان کوردن عینی ئەنسریەتە طبعاً ئەنسریەت هەیە لەنەوە عێراق من بە شوێکی عەرەب بڵێم بە ئامی دەشیعە و سوننە ئەنسریەتیانە بەرامبەری کورد هیچ دەورێکیان نییە لە پرۆسەی سیاسی عێراق ئەسڵەن یعنی حتا هیچ سوڵتەیەکیان نییە لەدا هەتا ئەگەر کوردێکی فەیلی سوڵتەیە بیرۆک و ئەوەی کە ئیسا نائب ڕئیس پەرلەمانە کاک محسن مندلاوی لەسەر کورد حساب نییە بۆ بەسەر قامی کوردیش قسە ناکە و لەسەر مەسئلەی شیعەیە و ئەویش مەساڵحی تجاری خۆی و شتۆمان و خۆی دەوری خۆیە بینێ ئەوەی هەیە لەنەو ئەحزابی کوردین لێرە و کاتێکی دەوریان هەبوو لە قیادی کوردی ئیسا بەداخەوە لە هیچ قیادێکی کوردی دەورێکی هیچ کوردێکی فەیلی نییە و لە پەرلەمانی کوردستانیش یەک کوردی فەیلی نییە و لە پەرلەمانی عێراقیش هیچ کوردێکی فەیلی نییە نە بە ناوی کورد نە بە ناوی عەرەب نە بە ناوی شیعە نە بە ناوی هیچ شتێکی بەداخەوە بەس وەکو کوردی فەیلی طبعاً بتوێنێتەوەی لە سەدا 90 زیاتر ڕوحیە کوردایەتی هەیە و تەنیا ئومیدی ئەوەیە ڕزگاری بکات لەم هەموو گیر و گرفتانە کە لە جانێ ئەوەی کوردستانە و حکوومەتی کوردستانە و ئەوەی ئومیدیانە یعنی ئەوەی ئینشاءالله لە ظروفی تری مە باسی زۆر شتمان کرد کە مدەتی دۆڕێن هەبوو یەکی دو نەفەرمان هەبوو لە پەرلەمانی کوردستان و هەتا فترەی 2005 کە نازنین خان ئەندام پەرلەمان بوو ئەو کاتە 5 کوردی فەیلی لە هەردوو حەزب ئەندام پەرلەمان بوون بەس ئیستا ئەو دەورە نەما ئەو بەداخەوە و مەسئلەی شیعە ئستیغلالە کاخۆ ئەوە مەسئلەی سیاسیێکی زۆر قوڵە چۆن ئیسلام سیاسی بۆ مەذهبی شیعە ئستیغلالی هەموو نەتەوەکانەکە بۆ مەذهبەکە ئەم مەسئلەیە نەتەوەیەتی لە مۆزوعەکە نییە دەست خۆش بێ دێم و لای ئێوەی هێژا ئەگەر پرسیارێکتان هەیە بەشداری فەرموو سپاس بۆ دیدارە بەخێر بێ بەڕاستی زۆر گیر و گرفت هەیە لە بەرامبەر کوردانی فەیلی یەک لەوانەیە موزوعی دەنگدان یعنی ئێمە ئامارێکی دەقیقمانیەت بەزەبت لە کوردستان چەند بەس نزیکەی 2000 عائلە دەبی لە کوردستانن مافی دەنگدانیان نییە لە کوردستان 2000 نزیکەی خانەوادە بەس لە هەولێر بەس لە هەولێر نزیکەی مافی دەنگدانتان نییە مافی دەنگدان ئەوە چییە مافی دەنگدانەکەم ناوەکە یا دەبێ بچێ بۆ بەغدا یا دەبێت بچێ بۆ مندەلی یا دەبێت بچێ بۆ خانەقین دەبێت یا بچێ بۆ ئەوش ئاسان نییە نەفەر دوو نەفەر پێ دەکرێت 10 نەفەر پێ دەکرێت ئەو هەموو ژمارە بەچی بچن زەحمەتە دەبێت شتێک بکرێت سندوقێک بکرێ لێرە سندوقی تایبەت بکرێت بۆ ئەو کوردانە لێرە مندەلی خانەقینە کوتە فەیلیانە بە عام بتوان لێرە دەنگی خۆیان بە هەرێکی دەنگی خۆی بۆ جێ خۆی بڕوە بەس مهم جێکیان بۆ دابین بکرێت کە بتوانن وەختی دەنگدان مافی خۆیان ڕاو بکەن دەست خۆش چێ دیکە پرسیاریە فەرموو دەستخۆشی لێ دەکەم کاکسەهێن لەوە بەرنامەیە و لە ڕێگەی
بەرنامەکە توانی وتە چەند پرسێکی گرنگ بوروژێنی بە تایبەتی ئەمڕۆ ئەم پرسە گرنگە کە تایبەتە بە کارەساتی جینۆسایدی کوردانی فەیلی لێرەوە من سەری ڕێز و نەواژش دادەنوێنم بۆ گشت شەیدانی کوردانی فەیلی و گشت شەیدانی ڕێگای ڕزگاری خوازی کوردستان. من پێم وایە کوردانی فەیلی فەیلیەکان کە لە کۆمەڵێک هۆزی کوردانی ئیلام پێکاتون وەکو هەر هۆزێکی کوردی و درێژکراوەی ئیلام بەڵێ و ئەوانە درێژکراوەی زنجیرەتیای زاگرۆزن کە دەگاتەوە گۆتیەکانش بە پێی زۆرێک لە سەرچاوەکان گۆتیەکان کوردی ڕەسەنن کەواتە فەیلەکان کوردی هەرە ڕەسەنن. هەندێک سەرچاوەی مێژوویی کە ڕۆژهەڵات ناسەکان لە سەدەی 16ەمەوە کوردانی فەیلی وەکو کورد ناسێنراون بەپێی ئەو سەرچاوانە. بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ گۆتیەکان مێژوەکەی زۆر دوور و درێژترە، ینی پێم وایە کوردی هەرە ڕەسەن کوردانی فەیلین و ئێمە نابێت کێشەی ئاینی و مەزهەبی و ئەوانە بدەینە پاڵ فەیلەکان لەبەر ئەوە ئەنی یارسانیشمان هەیە شیعە مەزهەب هەیە و ئاینی وەکو مسلمانیش. بەڵام لە هەرێمی کوردستان بەڵێ مافیان پارێزراوە، بەڵێ مافیان پارێزراوە، هەموو مەزهەبەکان هەموو ئاینەکان تەنانەت ئێستا هەر بۆ زانیاریتان لەناو هەولێر سابئی مەندایی بەڵێ زیکری خۆیان دەکەن، مەراسیمی تایبەت بە ئاینی خۆیان دەکەن، ئەرمەن ئەرتۆدۆکس کاتۆلیک هەموو مەزهەبەکانی تیا هەست، هەمووی تایە. بەڵێ بەڵام فەیلی وەکو کوردی ڕەسەن بناسرێن، ینی ئێمە جیاوان نەکردنەوە، ئێمە دەڵێن خوشک و برایانمان لە کوردانی فەیلی خاتوو نازانین باسی ئێمە جیاوان نەکردنەوە. هەندێک جیاکاری کراوە کە هەندێک شیعانە و نازانم حسابی چیتکیان بۆ کردوون لە بەغدا و ئەوانە لە بەغدا حسابی کوردبوونیان بۆ دەکرێت، حسابی کوردبوون. بەڵێ حسابی کوردیان سپاس دەکەم بگۆرە بەس پێم وایە ینی نەگوترێت کوردانی فەیلی ئەدی چ بڵین هەر فەیلەکان وەکو ئەو هۆزانێک کە ئێمە هەیتمان جوانە پێشانێکی جوانە فەیلەکان کە ینی لەمە دووە تۆ مەبەستەکە دەوێت کە بڵێ فەیلەکان ئۆتۆماتیکی خۆیان کوردن جوانە دەست خۆش بێ پرسیاریکەدانە فەرموو ئەو گەنجاگەر فەرموو ئەم کاتەدان باشتر قوربان سەڵاو ڕێز بۆتان برام بەداخەوە تۆزێک خەم هەیەدا دڵمان حەزەکەم باسی بکەم. وەڵا باسی ئەمە لە بەغدا بووین وەختی خۆی لە 93 تەنزیمی سڕیمەمان هەبوومانە، تەنزیمی سڕیمان هەبووە لەناو بەغدا بووین، خەباتمان هەبووە، خەباتی کوردایەتیمان هەبووە دژی ڕژیمی سەدام. بەڵام ئەو خەباتەمان تا ئێستا وەکو با بڵێن استیفادەیەکی بە قۆتمان لێ نەکرد، هەر دڵمان پێخۆشە کوردین. ئەوە نیە لە تاریخ ماوەتەوە لە دیرۆک ماوەتەوە باز لە ڕۆلی فەیلەکان دەکرێت. دڵمان خۆش دەست پێشی پرۆگرامەکەم وتم پارتی دیموکراتی کوردستان یەکەمین سکرتێری فەیلی بوو، وایە خوا لە خۆش بە حەبیب فەیلی لە تاریخ دەمێنێتەوە ئەو کەم نییە. ئەی دووەم و سێم و چارم کیا ماوە فەیلی ئێستاش فەیلی زۆرن لەناو پارتی دیموکراتی کوردستان. دەنگمان زەعیفە بەڕاستی دەنگمان زەعیفە لەناو کوردەواری خۆمان لە کۆلیژی عەسکەری فەیلیمان نییە. داوەتی سێ چوار قوتابی نەکراوە بۆ کۆلیژی عەسکەری یان کۆلیژی شورتا، یعنی وەکو پێویست نوێنەرانتان لە ناوەندەکانی بڕیاردان و ئیدارەدان و مەبەستەکە دەبێت هەر با بڵێن کۆتێکیان بۆ بکەن. ئەوە یەکێک دیسان لە 2003 ئەمە دڵمان خۆش بوو پیشمان بەقوت کرا، چونکە لەناو بەغدا پیشمان زەعیف بوو پیشمان نەبوو، بەڵام لە 2003 دڵمان خۆش بوو پیشمان بەقوت کرا. هەتا ئەمڕۆ با نەڵێن کەناڵێکی تەلەڤیزیۆنی سعاتێک لە FMێک بە زمانی مە با قسە بکە نییە ڕاگەیاندن نییە تا پێشتر هەبوو، پێشتر لە بەغدا هەبوو باوەڕ ناکەم هەبوو شەفەق دەستگای شەفەق نەماوە یعنی ڕاگەیاندنتان وەکو پێویست نییە. کەناڵێکی تەلەڤیزیۆنی با کەناڵێکی 24 سەعاتی نەبێ بە زمانی فەیلی، با سەعاتێک بێ لە ڕۆژێک لە هەفتێک، چونکە جەماوەرمان کەم نییە.
اگر میحسب يمكن لخانقينا لمندليه لبلدروزه لبدريه جسانه زرقاء لناو بغداد خويا بمليونين بايكودونينا مزانم راست عادي زور صفاضكم باوگەری مولای ئێوەی هێژا ئەڵێ 2000 خانەوادە لە ناو شاری هەولێر بە تایبەتی مافی دەنگدانیان نییە لە پرۆسەی دەنگدان بێبەش دەبن نازانین خان بۆ تا ئێستا نەتانتوانیوە ئەوانە چارەسەرکەن والله محاولات بوو من کە ئەو پرسیارەتەوەکەم بەتەنها خودی جەنابەت نییە مەبەستم نوێنەرانی فەیلین کە نێزیکەن لە دەسەڵاتی سیاسی ئیداری هەرێمی کوردستان بۆ ئەوانەتان نوروژاندووە وڵی زۆر هەوڵراوە یعنی لەسەر ئەو ئیشە بەغداد کۆمسیۆنی بەغداد ئەو ڕێگا نادات کە سندوقشت بۆیان بکرێتەوەێرە بەڕاستی خۆیان ئەزانن ئەو دەنگانە بۆ کوێچێ 2000 دەنگ کەم نییە لێرە 2000 خانەوادە 2000 خانەوادە هەر خانەوادەیەک ژن و مرد بن ئەوە 4000 دەنگ زۆر هەوڵراوە ئەوە 4000 دەنگ زۆر هەوڵدراوە هەموو بڵێ هەڵبژاردنێک پێش ئەوە زۆر هەڵدرا زۆر ئیشکراوە لەسەری بەڵام بەداخەوە زەحمەتە پێیان ئەڵێن کاکە بگەڕنەوە بچن بۆ بەغدا بچن بۆ خانەقین دەنگ بدەن ئەو خەڵقیش پێ ناکرێ زەحمەتە ئاسان نییە پێش هەڵبژاردن بە ڕۆژێک منعتەجەور دەبێ هاتوچوو نییە چۆن بڕۆن چۆن بێنەوە ئاسان نییە بەڕاستی زۆر داوامان کردووە خۆزگا بە ڕێگەی ئەو بەڕامەی داوای شەکەن جارێکی تر ئەو سندوقانە بکرێتەوە بەڕاستی با دەنگەکانمان نەڕوات يعني حمو جارك أو دعانا نار أروات يعني كاس نار ودنج بدار مشكلة كي جورة لو أنا بعددي كي زم كم خلقك أو بتواني بروات دنج خوي بدات أو مشكلة كي زور جورة برام بربان كاك صلاح تو وبرشارتو كم بو بيج مرجع ديرين بوي أمر برز باسي دزجار أجاني كرت كاتي خوي كا مدام مصطفى بارزاني دشيت روسيا بدياري كراوي ل أرمينيا لەسەروبەندی ئاوارە دەبێ خۆی و 500 پێشمەرگە ئەوە ڕوونە هەمومان دەزانینەوە لە دیرۆکا هەیە کە سەرۆکی ئەرمینیا دەبینێ داوای دووبارە دەستپێکردنەوەی چاپکردنی دوو ڕۆژنامەی کوردی بۆ کوردەکانی ئەرمینیا دەکات ڕۆژنامەکانی ڕیان و ڕیاتازە هەروەها داوا دەکات پەخشی رادیۆی کوردی ئێریڤان جارێکی دیکە بە پەخش بکەوێتەوە یعنی بارزانی نەمر لە سەروبەندی ئاوارەیی لە خەمی دەستگایەکی ڕاگەیاندن بێ بۆ کوردانی ئێرمینیا چۆن هەتاوەکو ئێستا فەیلەکان ئەو نەبوت کوردانی فەیلی وتم فەیلەکان چۆن فەیلەکان بێ دەستگای ڕاگەیاندنن ئەو لە سەردەمی ئاوارەیەوە ئەوانەی ئێستا هەمووی لەسەر ئەو ڕێبازن بۆ فەیلەکان بێ دەستگای ڕاگەیاندن اجازە بدە بە شوەیەکی میژەوی و باسەکەم هەرچەند گلەیشمان هەیە طبعاً بۆ میژوو یەکەم دەستگای رادیۆی کوردستان لە شەورەشی ئەیلول فەیلەکان هێنایان کڕێن و فیتەرەکەیشی فەیلی بوو و هێنانیشان هەر فەیلی بوو بە سیارە فەیلی بوو بە پارەی فەیلیش کڕا لە عێراق ئەوە ئێمە پشگیری ئەوەمان کرد ئەوەی کە لە دەرەوە لە شاخ بووین من بە فکرم دێت ئێمە لە کەلار بووین ڕۆژنامەیەکمان دەرکرد بە ناوی میلکان كاك صبحي زياتر اشرافي لسرك بري كاك مدحي كاك صبحي رودي هبو لمسألة راقي عندني فايلكان دست خوش إن جا مصرفي أو كاتمن بربرسي أو بارقابو مصرفي أو هموي دادا بله بابلم روجنامه که بدو زبان بو بدو زبان ندو لهجه بزباني فيلي بو وبشكي بزباني عربي بو حكمي ومنطقه بشكي كان بعربي دخونه والدوري كي شاك بو من باسي نود يكون ودودو أوانه دا كم يعني دواي انتفاضة دوري كيشاك بو أو ميلكانا دواي أوك 2003 حكومتي بعث رخاء حكومتي ريم دزقاي عند شفاق بغداد أنا وأبزان بشكيش مكتبي كيش نوسينجيكشان لكركوك بو بس أوي بغداد زور قوربو وإشي شاكي كر وهم قوفاري هبو هم روجنامي هبو بزباني فيلي هم قوفاري بو من دالاني شي هبو والراديو شيء هبو بزباني فيلي بس أوي كاكن باسيكا حقيتي يعني إما ليرة چندين تلفزيون مان هي كانال كردي هي خوزقو هر كانالي نص ساعتي نيو ساعت برنامجك تاني چون من بينيو ما لا باسي إعلامي كركاك شاكر لإعلام أصلا بشتيجي بكردينا بهمي فارسي بو بس إستا كانال كان هي لأنه كانال فارسيكا 2 ساعات اللهجة فيلي لا إعلام وكرماشان هي؟ لا كرماشان يا إعلام بس إعلام
بە 2 ساعات بە زبانی فێلی نەبەس بەرنامەج و ئەخبار و هوەر و زۆر شتی تایە بەس شتێکە من تاقیب لەسەر قسەکانی کاک شاکر بکەم ئیلام بە ئام مسلمانن و شیعان کوردی ئیلام کوردی کرماشان چەندینێکی تایە بەس فەیلیان مسلمانی تایە با بڵێن باسمان کرد کە ئێمە بڵێن شیع بڵێ مسلمان کاکەیی تایە جوی کوردی جوی تایە یعنی بەزارەوەی فەیلی بڵێ هەر فەیلیان ئیسلامی دارێ بە فەیلی بۆ باسە کوردی جوێتەوە بەهاییشی تایە و زەردەشتیشی تایە بە هەمووی کوردن و خەڵکی کرماشان محافظێکی زۆر گەورەیە ممکنە مەساحەی 2 بەرابەر هەولێر بێ زیاتر بە ڕوحێکی کوردیە ئەمجا باسی ئەوەت کرد کە بوو ئەڵێت شیعان ئەڵێت کورد با بڵێم ئەم ساڵ لە بەهار گەورەترین شایی و جەژن کراوە لە ئیلام و دۆربەرە کە ئیلام یەکی لەو شارانەدا ئەمە لەگەڵ دەوڵەت بووە بەس ئەم ساڵ ئەسباتی کرد کە هیچ کاتی لەگەڵ دەوڵەت نین لەگەڵ کوردایەتیە جلی کوردی لە ئیلام بە شەڕواڵێکی ڕەشە لەگەڵ کراسێک ئیسا هەموو جلی کوردی کاملیان لەبەر بوو بەژن پیاوە دا ئەمە شایان کرد لە بنەوروزە بە جوانترین شتیان کرد کە توانین پیشان بدەن کە ئەمە زیاتر احتمام بە نەتەوەی خۆیانەدەن کە کوردایەتەیە کەمتر احتمام بە مەسائلی دەوڵەتی و مەزەبیەدەن نازەین خان لە بەغدا زۆر جار بینیومە بەرپرسانی عێراقی زۆرینەی ئەوانەی لە دەوروبەریانن ئەوانەی کە ڕێک بە دیاری کراوی کە سەریان دەپارێزن ماڵیان دەپارێزن دەوروبەریان هەمووی کوردی فەیلیە متمانەیان زۆر بە کوردانی فەیلی هەیە لە بەغدا بەرپرسە عێراقیەکان دەڵێم بۆ نمونە لەوانەیە ئێوە بزان ئايات عەلاوی پاسەوانەکانی هەمووی ئەوانەی کە نێزیک بوون لە دەوری هەمووی کورد بوون ئەمن جارێکیان چوومە لای باڵیۆزی کوێت لە بەغدا بەڵێ میسال ئالوسی باڵیۆزی کوێت لە بەغدا چوومە میوانی دەوروبەری هەمووی کوردی فەیلی بوو ئەو بۆ من بوو بە پرسیار دەیانگوت متمانەمان زۆر بەوانە هەیە ئێ باشە بۆ هەتا ئێستا ئەوە ئیسیسمار نەکراوە بۆ نەکراوە بەداخەوە ئێمە بەرپرسەکان ئێمەشە کە ئەچنە بەغداد هەرکە و سقیان بە کوردی فەیلیە هەرکە و حمایە و حرەسی خۆی لەگەڵ خۆی لێرە و دەبات بۆ بەغداد کەچی ئەو وەزیفە بدرێتە خەڵکی بەغداد هەم نزیکیان زیاترەکەین لە خۆمان هەم ناچنە لای کەسێکی تر ئیش بکەن ئیشکردنەکە بۆ ئێمە لێرە سقیان بە ئێمە زیاترە بێ ئەوە نوقتەکە زۆرینەی گەنجانی ناڵێم هەمووی بەشێک لە گەنجانی فەیلی بەگەر ڕەوتی سەدر و جەماعەتی عەمار حەکیم و هەندێکیان لەگەڵ مالیکین ئێستا وایە بۆ هەندێکیان لەگەڵ عادل عەبدولمەجید هەندێکیان لەگەڵ ئەینەکان فەرموو جواب دەوە بەداخەوە نێزەنی خان جوان باسی کرد چەند مەسئولمان هەیە دەڕواتە بەغدا حتا بۆ حرەسی خۆی کە هەر ئەندام پەرلەمانی 20 دانە هەیە یەک فەیلی تیانە هەمووی لەگەڵ خۆیە بات لێرە چ پۆستێکی بەشی قیادەی کوردیەکە یا حزبەکانی کوردیەکە هیچ پۆستێکی لە پۆستەکان کوردی فەیلی تیانە بۆ مدیر و مدیر عام و جیگر وەزیر وەزیری تیانە یەک مشکلە هەیە لە بەغدا تووشی هەر گیر و گرفتێک بێت کورد بۆ حەلێت ناکە حکوومەتیش بۆ چارەسەری ناکە ئەوەی چارەسەرێکە ئەو میلیشیاتانە بۆ چارەسەرێکە بەداخەوە لذلك مەجبورە چەند گیر و گرفتر هەیە چ لە کاسبی ئێستا دوکانێکە کاتەوە ئەگەر باج نەداتە میلیشیەکان دوکانەکەی دەدەزن بۆ ڕۆژی دوم کەس نییە حمایەتی بکە ئەگەر تووشی مشکل من باسی نزاعاتی مولکیم کردووە ئێستا باسمان کرد ئەگەر لە محکەمەش حەسم بکرێ خانووەکەت بدەنێ شۆرتە ناتوانانی ئەو کابرە دەرکا لە ماڵەکە ئەبێ بڕۆیت پارە بدەیت دە میلیشیات ئەوان دەریەکە حکوومەت ناتوانانی ئەو ماڵەتیە داگیر کراوە ڕۆژی بەس میلیشیات و شارەکانی باش یعنی احتمامکردن بە کوردی فەیلی لە بەغدا بتوانانی خۆی ڕزگار بکات نە احتمامکردن لە ترسی ئەم میلیشیاتە مەجبورە بڕوادە پاڵی ئەوە بۆی خۆی ڕزگار بکە ئەوە و ئەنەما وەکو دڵ و قەناعەت و شت هیچ کاتێک لەگەڵ ئەوانیە بەس زۆرفی ترس و ژیانی خۆی و منداڵەکانی و ژیانی کاسبکاری وایە یعنی دەگەڕێم وەلا ئێوە ئەگەر بەشداریتان فەرمووە ئاساییە کاکسە هێنگیان دوو خاڵم هەیە یەکی پرسیارە یان سەرنجە وەکو سەرنجی فەرموو یەکی باسی ڕاگەاندن و کەناڵی کوردی وتم دەزانیت لە بەغدا ئێستا کەناڵێک هەیە بە زمانی فەیلی با بڵێن بە ناوی ئیشراق بەدامی ئیران کڕیاوە کەناڵێک نا لە بەغدا کەناڵی ئیشراق ئێران پشتیوانی دەکات
ها كوماري اسلامي ران پشتیوانی دەکات پشتوانی دورێک هەیە عفوا ئەو کەناڵە خۆی هەر لە ئیلام بۆ ئەشراق ئێستا بەشێکی هاتووەتە بەغدا ئەو کەناڵە بە دەعمی ئێران ئێستا لە بەغدا بە زوانی خۆمان بەخشەکە یعنی ئەوە باشە ئێمە لێرە کورد کەناڵمان نییە بە زوانی خۆمان لەوانەیە 30-40 کەناڵ هەیە با یەک کەناڵ کوردی فێلی بوو بە زوانی کوردی فێلی ئەوە یەک دوو کاک سەهێن ئێمە لەوانەیە ئەوەی 15 ساڵە لە هەولێری باوەڕ بکە لەگەڵ هەر یەکی قسە دەکەین یەکسەر تۆهمەتێک حازرێک هەیە بۆ فەیلیەکان دەڵێ وڵا ئێوە دەنگدان بە کورد نەدانە دەنگدان بە مەزهەبدان داوە ئەوە بەعام ناڵێم گشتی طبعاً ڕاستەوە ئەوە ڕاستە با بڵێم ئەگەر یەکەم هەڵبژاردن بوو ئێمە لە بەغدا 45,000 دەنگمان ناوە 58,000 یەکەم هەڵبژاردن پاشان کەمەوە بوو ئەو تەسەورێک هەیە کە لە بەغدا ملیۆن کوردی فەیلی و هەیە و ئەو شتانە نییە ینی کوردانی فەیلی ئەو عەدەدە نییە ئەوە یەک دوو بەڕاستی با بڵێنن دەوری حزبی با بڵێن پارتی و یەکەتی لە بەغدا ئەو دەورە نەداشتن بە قووەت کە خەڵق بێنن ئیش بکەن الحەمدوللا ئێستا ینی پێ دووە هێزە سیاسەکانی کوردستان وەکو پێویست نەیانتوانی بالضبط استیعابی فەیلیەکان لە بەغدا بۆ خۆیان ڕاشن ئەوە یەکی لە هەنەکانە دوویشە ئێستا الحەمدوللا کە لقی پێنج ئێستا یەکی لە خۆمان کاک ئازاد بووە بەرپرسی لق ئەوە وابزانم خطوێگە یعنی بەرپرسی حەزبی فەیلیە فەیلیە لە بەغدا ئەوەی شە پێویستێ بەدەعم ئەوە تازە هەبووە الحەمدوللا یعنی ئەو خطوە بە هیوای زیاتر ئینشاءالله زیاتر بەڵام پێویستە بە خەتەواتی تر پێویستە بە ئیشکردن کرد فەیلیەکان کوردن فەیلی ئەوە نییە بڵێ وەڵی شیعەیە بڵێ ئەمن شایەتمانیش هەیە بۆ شیعە بەڵام ئێمە کوردین پێش هەموو چشت کوردیاتی خۆمان بە هیچ شیوەیەک نافروشین بووە نە بە مەزهەب نە بە شتی تر درستە دەستان خۆش بێ موفق بن ئینشاءالله کاک سەلاح بەرە و کۆتایی بەرنامەکان دەڕۆم پێم خۆشە لەگەڵ نازەنین خان ئەگەر پەیامێکتان هەیە لەڕێی پرۆگرامی بۆ هەمووان فەرموون وەڵا ئەوەی کە باسمان کرد هەمووی دەگۆڕێنە سەر وردەکاریەکان ئەسڵەکە ئەوەیە کە سنتەرێک دروست بکرێت یا ئەو دەستگا دروست بکرێت ئەو دەستگا ڕسمی بێت و هەموو گیرگورفتەکان بێنە ئەوێ احتمامی زیاتری پێ بدرێت و ئەوانەی لەوێ ئیش بکەن هەمووی کوردی فەیلی بن بەس بە شیوەیەکی ڕسمی سەر بە دەوڵەتی بەسەر بە حکوومەتی هەرێم بن و بتوانن گیرگورفتمان زۆرە لە مەسائلی یاسایی و قانونی و حقوق ماوەخۆن و شەهیدان و ئەملاک و حتا هاتوچووی کوردستان و کڕینی سیارە و کڕینی خانووە و مشکلاتمان زۆر هەیە لێرە لە ڕێگای ئەو دەستگا کە لجنێکی یاساییەکی گەورەی تیا بێت بتوانی هەمووی ئەو گرگفتانە قبول بکات و چارەسەرێک بۆی دروستکار لەگەر نازەین خان جەنابەت دوعامین پەیامی خۆت من ئەمەوەی زیای بکەم کە کورد ملەتی کورد ملەتێکی دەوڵەمەنە زۆر جوانە لە ناوی کە کاکەیی هەیە زاراومان زۆرە کە فەیلی ئاینمان زۆرە مەزهەب زۆرە ئاینی زۆرە ئەمە دەوڵەمەنیە یعنی ئەمە شتێکی کەم نییە بلاکەس ئێمە ئەبێ زیاتر نەفەرێکمان لەو پەڕی دنیا بێ ڕاکێشین بۆ لای خۆمان کوردی فەیلی ئەساساً هەر لەژێر یعنی هەر خۆی کووردە یعنی ناڵێ کاکیمەتی فەیلی یعنی کورد فەیلی واتە کورد ئەوەی نییە معنای نییە ئەوە دووری خەیر لە خۆمانەوە ئەبێ نزیکتریاکەین لە پێشەوە لە دوای 2003 زۆر زەمینە کراوە بوو زۆر زەمینە خۆش بوو بێنە پێشەوە بەڵام دوای ئەوە هەندێکی شت کرا تۆزی دووریانە خست بەڵام ئێستا دەستی کردووە عادەت نەزەرە چۆن ئەڵێن ئیشەکان بەرەو ڕاستی ئەڕوات یەکێکیان ئەو مؤتەمەرە کرا لەسەر جونیساید و کە حەقی جونیساید و چۆن بتوانین حەقی کورد فەیلی ئیسبات بکەین و چۆن ئەستیمامێکی پیام درێت دووەمیشە ئەو قیاداتی حزبیە کە ئێستا لە ناو کوردی فەیلی دێنە پێشەوە دەکرێت شتێکی تریشە ئەو مەسائلە کاک صلاح باسیە کرد مەسلەی کڕینی خانوو و سیارە و هاتوچیان و ئیقامە ئەو شتانەی سە تقریبا نەماوە ئەمەشتێکی زۆر زۆر باشە یان معناتە تۆز ئێمە بەرەو پێشەچین ئینشاءڵڵە زیاتر دەمانەوەیە طموحمان زیاترە طموحمان ئەوەیە دەڵێن کوردی فەیلی بڵێن فەیلی یعنی کورد فەیلی واتە کورد زۆر بە کورتی لەسی چرکە بە کورتی ئمە تەک باسی کردمە 2000 عالەمە لێرێ طبعاً ئەو خەڵکە هەمووی کوڕی چاک و کچی چاک و هەمی صاحب شەهادە و دکتۆرە و ماجستێر و
کولیەشیان تەوا کوڕە ئەگەر بۆ دامەزراندن نسبێک دانن بۆ کوردانی فێلی لێرە بە دامەزرن تاوان چەند مۆزەفێکمان هەیە زۆر زیرەکن زۆر ئەکتیڤن و ڕێزم بۆ هەمویان هەیە بەس ئیمە من هەستەکەم گەنجانی ئیمە دڵسووسرن احترامم بۆ هەمووی باقی شەرحێک هاوکاریمان بکەن لە وەرگرتنی گەنجەکانمان لە کولیە بە دەرەجێکی کەمتر بۆیە بتوانن زیاتر بە ئومێدی چارەسەرکردنی هەر کێشێک بۆ خوشکوبرایانمان لە فەیلەکان ئەگەر هەیەنەوە هاتۆتە ڕێیان هەرچی بۆیان بکرێ ناگاتە تۆسقاڵی ئەو قوربانی و جینۆسایدکردنی لە ڕابردوودایانە من وەکو خۆم وەکو پێشکەشکارێک لە کوردستان 24 بەو پەڕی شانازیەوە شەرەفمەندم ئەمڕۆ بەرنامەیەکم تەرخان کرد بۆ فەیلەکان سپاس بۆ ئێوە لطفتان نواند بۆ هاتنان بۆ بەرنامەکەتان سپاس بۆ ئێوەی هێژاش سپاس بۆ بینەرانی هێژامان کە تاوەکو ئێستا لەگەڵمان بوون هەمیشەتان